تۆری دومی بەرنامەی بینی باش کوردستاندا باس لە خۆشەویستی و پێدانی سۆز دەکەین لەسەر منداڵان و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو منداڵە بۆ ئەمە بەسەر گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک لەتیفڕۆف و هەنەی ڕۆشنبیری تەندروستی بەخێر بێ کاک لەتیف. زۆر سپاس سلااو بەڕێز سپاس بۆ سلااو لە بینەرانی خۆشەویستیش. من لێرە ئەڵێم ئەوانی کە ئێستا بە دیاری ئێمەوە دانیشتوونە بەخدیاوەریانە لەبەری کۆمەڵشتی باش باسەکەن کاریگەری لەسەر ژیانیان هەیە کە ژیانیان چاکترە بێ و باشترە بێ ئینشاءالله. بە سەرتا بوو ئەپرسیارە دەست بکەم تا چەند پێدانی خۆشەویستی و سۆز هەروەها لە باوەشگرتنی منداڵان کاریگەری بەسەر ئەو منداڵە جێدەهێڵێت؟ بەڵێ طبعاً پێدانی سۆز و خۆشەویستی یان باوەش و ماچکردنی مناڵ یەکێ لە خاڵە گرنگەکانە بۆ باشبوونی تەندروستی مناڵەکە. طبعاً ئەتوانین بڵێن سۆز و خۆشەویستی چییە؟ طبعاً ئەم ئینسانە لە هۆرمۆنات و لە هەست پێکهاتووە. کاتێکە ئەم ئینسانە سۆز و خۆشەویستی ئەدرێتی، ئەم مناڵە سۆز و خۆشەویستی ئەدرێتێ لە باوشەکرێ و ماچەکرێت، هۆرمۆن یەک دەرەدرێت لە شابەنای ئۆکسیتۆکسین. ئەم هۆرمۆنە کۆمەڵی سوودی زۆر ئەبەخشێ بە ئەو ئینسانە بۆ مناڵە. یا توانین بڵێن پێدانی سۆز و خۆشەویستی بریتێ لەوەی کە تۆ بۆ مناڵە ئەڵیت من تۆم خۆشەوێ، من تۆم قوبوڵە، من تۆم بەدڵە، من تۆ بە گرنگ ئەزانم. یا توانین بڵێن پێدانی سۆز و خۆشەویستی بریتێ لەوەی کە ئەم دایک و باوکە دڵی نزیکێ بێتەوە لە دڵی مناڵەکەی. چۆن ئێمە کاتێکە یەکتری بین تاوقاکەین لەگەڵ یەکتریە، بەڵام ماسکردن و پێدانی سۆز و خۆشەویستی لە باوەشکردنی مناڵ یەک نزیکبوونەوەی دڵە، تاوقاکردنی دڵە لەگەڵ دڵەکەی ترە و کاریگەریی زۆر گەورەی هەیە لەسەر تاوان ژیانی مناڵەکە. تاوان ئێمە گەی بێت لەسەر ئەوەی کە بای سوودەکانی ئەم پێدانی سۆز و خۆشەویستی بکەین، یان پێدانی ئەوەی کە میسانە کە مناڵە ماچەکرێەوە خۆشەویسترێ کاریگەری هەیە لەسەر گەشەی. تاوان کۆمەڵی توێژینەوەی زۆر هەیە لەسەر ئەوەی کە کاتێککە ئەم مناڵە بەرکەوتەیە بێ لەگەڵ ئەو دایکە، حتا زانەکان باسەکەن دەڵێ لەو کاتی کە مناڵەکە تازە لە دایکە بێ پێویستە یەکسەر بدرێتە لای دایکەکە و شیر بخوات، بۆ لەبەرەوەی هەم هۆرمۆنی ئۆکسیتۆکسین کاتێککە دەرەدرێ هەم ئازای دایکەکە کەمەکاتەوە و ئیسراحەتی پێدا و خۆشیەک بەدڵی دایکەوە بۆ مناڵەکەش مەسەرەن ئەبەخشێت. هەنی بۆ هەرچیان کاریگەری هەیە و دەرکەوتووە نەک ینی هەر خۆراک زەرورە بۆ گەشەی مناڵ، بەڵکو ئەو سۆز و خۆشەویستیە، ئەو باوەش و لێک نزیکی و بەرکەوتنە کاریگەری هەیە وەکو خۆراک. چکە زانەکان ئەڵێن یەکێ لەو توێژناوەی کە کراوە لە زانکۆی کۆڵەمبیا لە وڵاتی بەریتانیا کراوە، دەری خستووە ئەو مناڵانەی کە وەکو پێویست سۆز و خۆشەویستیان نەدراوەتێ حتا گەشەشیان کەمترە، کێشیان کەمترە. لە دوای ئەمێ وەکو جیاوازێک باسی بکەین ئەو منداڵانەی کە خۆشەویستیان پێ بەخشرێت یاخود ئەوانەی کە پێیان نادرێت لایەن دایک و باوکان و بەڵام هەر لەسەر پێدانی سۆز و خۆشەویستی بە منداڵان بەتایبەت بەشێک لە دایک و باوکان پێشەوەی مناڵەکانیان بخێنن کە چیرۆکی بۆ ئەخوێن یاخود نیمچوانی ماچەکان. ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئەو منداڵە و هەروەها ئەو مناڵە هەست بکات لە جۆخێکدایە کە ئارامە. بەڵێ طبعاً ماچکردن و لە باوەشکردن نیشانی خۆشەویستیە. دایک و باوکێک کاتێک کە مناڵەکەیان خۆشەوێت چ نیشانەیەک هەیە کە دەرێخا کە ئەمە خۆشەوێت، هەر بە قسە نابێت، بەسمەیە دەوێت بە کردارەکە ڕنگ باتوتیایە. ئێمە طبعاً زانەکان باسەکەن کە دەبێت چەند ماچ و چەند بەرکەوتنیەکە بێ لە نێوان ئەم دایک و باوکو و مناڵەیە. یەکێ لەوانە ئەوەی کاتێک ئەم دایک و باوکە پێشەوەی بچەند بخەون مناڵەکەیان دێنن لە باوشیەکەن، باوشی پێیەکەن، ماچێکیەکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە من تۆم خۆشەوێ گوڵەکەم، ڕوحەکەم من تۆم خۆشەوێ، یعنی دڵی ئەم دایک و باوکە نزیکێ بێتەوە لە دڵی مناڵەکە و ئەم مناڵە هەست بە چیشەکە بە ئەمانەکات، چونکە یەکێ لە سوودەکانی پێدانی خۆشەویستی و باوەش و ماچکردنی مناڵ ئەوەی ئەم مناڵە هەست بە ئەمانەکان. ئەمان و دڵنیایی بۆ مناڵ زۆر مهمە، چونکە مناڵ جاریوایە تاکاتە 4 ساڵ جاریوایەتە زیاتریش جۆرێک لە قەلەقی و دڵی دڵە ڕاوچی و ئامانەی هەیە، بەڵام کاتێککە ئەم دایک و باوکە دەستەکەنە ملی و ماچیەکەن ئیتر یەکسەر ئەو هۆرمۆنی خۆشیە دەرەچێت و ئۆکسیتۆکسین هەست بە خۆشی بە بەختەوەریەکە دڵە ڕاوچیشی کەمە بێتەوە. حتا هەندێک مناڵی بچووکەیە ئەڵێ پێویستە تا ئەخەوێت دەستی لە دەستی دایکا بێ بۆ لەبەرەوەی کاریگەری هەیە لەسەرەوەی کە دڵە ڕاوچەی کەم کاتەوە.
حەزەکەم چەند جۆرێک ماچەیە کە دایک و باوک بیکا بەرامبەر بە مناڵ ئەمانەش باسکەم لێرە یعنی طبعا ئێمە من ماچ نیشانی خۆشەویستیە مانای ئەوەیە کە من زۆر خۆشەوی ئێمە چەند جۆرێک ماچمانەیە ماچێکمانەیە ئەم دایک و باوکە کاتێکە مناڵەکەی ماچەکە ماچی بانی سەرێکات ئەمە نیشانی شانازیکردنە کچەکەم کوڕەکەم شانازی بتوواکەم ئەم ماڵە مهم دەبنی کەسایەتێکی گەوری لە دەرەچێت لە داهاتووە ئەم پێشە ناوچەوانی ماچەکە مەسەران دایک و باوکە نیشانی ڕازی بوونە ئەنی من لە تۆ ڕازیم کۆڵمەکانی ماچەکە نیشانەی حەز و شەوقە دەسەکانی بەرزەکەوتۆ ماچەکە نیشانی خۆشەویستیە جۆرەکانی ماچ هەتا بەرکەوتن یعنی ئەڵێ کاتێکە تۆ دەست دێنی بە پشتی سەری مناڵەکەتە نیشانی ئەوەیە من زۆر بە سۆز و بە ڕەحم و میهرەبانم لەگەڵ تۆیە کاتێکە دەستێنی بەسەریە نیشانی شانازیە دەستدێنی بە ناوچەوانیە نیشانی ڕازی بوونە قوڵمەکان دەسەکان نیشانی خۆشەویستی کەمکردنەوەی تەوەتر و دڵڕاکی و قەلەقیە ئەنی کاتێک مناڵە جاری وەیە هەڵەچ ئینفعالەکە دەستدێنی بەسەر سنگیە کەمکردنەوەی ئەو کاردانەوە خراپانێکی هەیەی ئەنی ئەم بەرکەوتنانە کاریگەری زۆر باشی هەیە لەسەر ئەوەی کە ئەم مناڵە مناڵێکی جێگیر و ئارام و وا دەرچێت یعنی بانکی سۆزداری پڕ بێت ئێمە طبعاً ئەتوانین بڵین چۆن ئینسان کاتێکە لە خواردنە پێویستی بە خۆراکە ئەگەر خۆراک نەخوات بێتاقەتە بە هۆرمۆنی بسێتی دەرەدرێ بێتاقەتە بێ ناڕەحەتی بێ هاواری دیاڵەسێ بەڵام ئێمە شتێکی ترمان هەیە بانکی سۆزداری بانکی خۆشەویستیمان هەیە ئەم بانکە ئەتوانین بڵین لە دڵایەوە بەدەوێت پڕکرێ لە خۆشەویستی ئەگەر نەقسی هەبوو ئەم ناڵێک و پێویست دەرناچێ ئەم ناڵە مناڵێک دەرەچێت کە لە داهاتوە لە خۆی ڕازیە نە دایک و باوکی لێ ڕازین ئەنی ئەم بەشێکی زۆرمان ئەتوانین بڵین نەقسی خۆشەویستیمان هەیە کاتە پێدانی ئەم جۆرە بانکە زانیاری سۆز و خۆشەویستی بۆ منداڵەکە لەلاەن دایک و باوکە بەخشرە بە منداڵەکەی تا چەند ئەمە بەپێی گۆڕانکاری تەمەنی ئەو منداڵە و هەروەها بەپێی قۆناغە جیاجیەکان لە یادەوەری ئەو منداڵە دامێنێتەوە بەڵێ طبعاً پێدانی سۆز و خۆشەویستی مالی یەکەم ڕۆژ و پێویستە تام بردن پێویستە بەڵام ئێمە کاتێکە باسی ماڵەکەین لێرەیە مناڵ تا تەمەنی 18 ساڵ هەر بە مناڵ حسێبە 18 ساڵ بەرەوسەر کەسی پێگەشتی پێوترێت مناڵێکی توانین بڵین یەک مانگار پێویستی بە سۆز و خۆشەویستیە و کەسی گەورە و هەرزەکاریش کە خۆی بە گەورە زانێت و ئەم پێدان و پەیوەندی و علاقەی کاریگەری زۆر گەورەی هەیە لە داهاتوە لەسەر مناڵەکە حتا دەرکەوتووە ئەو مناڵانەی کە سۆز و خۆشەویستی باشیان دراوەتی ئاسی زیرەکیشیان باشتر بووە بۆ لەبەرەوەی ئەم کەساستەکە ئەم بە گرنگە زانرێ دایک و باوکی بە مهمی دانێن گرنگی پێیان ئێمالیان نەکرد و خۆشیانەوێ ینی حتا دەرکەوتووە ئاستی داهێنانی باشترە بێت ینی ئەمە کاریگەری زۆری هەیە چکە تۆ هەستەکەی پاڵپشتێکت هەیە سەپۆرت و پاڵپشتێکی گەورەت هەیە کە تۆ هاندەرێکی باشە بێ بۆت طبعاً حتا دەرکەوتووە کۆمەڵ مەسەن سوودی گەوری تری هەیە لەسەر ئەم ناڵە لە ڕاوکی و قەلقی تاوا کەمە بێتەوانی مناڵ حتا دەرکەوت توێژنەوەکانە زۆر مناڵ لە قەلقی بۆی قەلقی و هەراسان بووە بەڵام کاتێک ئەم ناڵە سۆز و خۆشەویستی بۆ دەربڕا ئەوەی نامێنێت حتا هیچ لە توێژنەوەکان باسیەوە کە ئەگەر بێت و ئەم دایک و باوکە بەجەستە لە ماڵەوە بن لەگەم مناڵەکەیە بەڵام باوش و ماچکردن و سۆز و خۆشەویستیان بۆ دەرنەبڕێ ئەوار لە ماڵ نین ڕاستە بەجەستە لە ماڵ بەس مادەم ئەو پەیوەندی علاقەیە نەبووە ئەوە کاریگەری نەبووە بۆیان حتا شتێکی تر زانەکان دەڵێن چی هەڵێ هەندێک کەسێک کە دایک و باوکیان نییە یا باوکی نییە ئەم بەم کەسا وتری هەتیو بێ باوک بێ دایک با بڵێن هەتاڵێ دەرکەوتووە و دایک و باوکانەی کە سۆز و خۆشەویستی نادەن بە مناڵەکانیان ئەم مناڵانش بێ دایک و باوکن هەتیون ڕاستە دایک و باوکیان هەیە بەس نییە لە ڕاستیە تا ئەسان نەیگرت و دووماچی بکە و دووجار بیکاتە باوەش ئەمە کاریگەری هەیە ئەنی تا ئێستا مناڵی کاتێکا چێ بۆ مەکتەب نەیگرت و دووماچی بکە بڵەکەم ڕۆحەکەم خواحافیزە بێ کاتێکە تۆ باوشی پیا بکات دەبێ ئابم شێوەیە ینی سۆز و خۆشەویستی بۆ دەربڕێ ئەگەر ئەمە نەبوو ئەو مناڵە هاتیوە لێرەیە حتا دەرکەوتووە پێدانی سۆز و خۆشەویستی بەرگری لەشی ماڵەکە زیانکە حتا دەرکەوتووە لەو کاتەیە ئەوڕمانە وای لێکا خۆڕەکە سپیەکان زیاتر دەرەدا هەنی بەرگری لەشی ئینسانەکە باشترەکە ئەوانەی کە سۆز و خۆشەویستی دایک و باوکیان ماچێکن ئەکەنە باوش کەمتە تووشی نەخۆشیە من نەچ ئەو مناڵانی کە هیچ ئەمانیان نییە دایک و باوک دایم تووڕە دەنگە دەنگ شەڕ ئاژاوەیە لە باتی سۆز و خۆشەویستی شتی تر هەیە
زووتر توش نەخۆشیە من حتا لە یەکێ لە توژنەوەکانی ترا دەرکەوتووە کاتێکە نەخۆشیش کەوتن ئەوانی سۆز و خۆشەویستیان هەیە زووتر چاکە بڵێ ئەمە گەر بە هەفتەیە چای بێتەوە کەسێکتر بۆی سۆز و خۆشەویستی نەبێت بە 2 هەفتە چاکە بێت پێدان ئەم سۆز و خۆشەویستی دایک و باوک بەرامبەر بە منداڵەکانیان کە لە منداڵێکدا پێی ئەبەخشرێت ئەو سۆزەی کە هەیە بەڵام منداڵەکەی تریان نیەتی ئەمە دەبێتە جیاوازی و بەراوردکاری نێوان هەردوو منداڵک ئەو منداڵی کە سۆزی هەیە هەروە ئەو منداڵی کە نیەتی لە ناو یەخێزاندا بەڵێ طبعاً پێدانی سۆز و خۆشەویستی هەموو ئینسانەکان و یەک پێویستیان پێیەتی کاتێککە دوو مناڵ هەیە لە ماڵەکە هیچیان زۆر گرنگی پێدرێ مەتر ئێمالەکرێ ئەمە نەعەدالەتی وەزومێکی گەورەیە و کاردانەوەی خراپ بکات چۆن حتا ئەمە کۆمەڵێ توێژینەوە دەری خستووەکە ئەو کەسانی کە سۆز و خۆشەویستیان بۆ دەرنابڕدرێ تووشی کۆمەڵی گرفتە بن یەکێ لەوانە هەتا دەرکەوتووە ڕێژیم مردن لەوانە زیاترە هەنی کۆمەڵێ مناڵ بێنە بە پێیوتانی کە کراوە کاتێککە سۆز و خۆشەویستی نەدراوە بە کۆمەڵە کەس بە کۆمەڵێکیان دراوانی کە پێیان نەدراوە زۆر توش نەخۆشی بوون و مردوونە ئەمە کاریگەری خراپ بکات هەتا دەرکەوتوە چی دەرکەوتوە کاتێک ئەم مناڵە سۆز و خۆشەویستی بۆ دەرناڕدرێ یا پێی نادرێت یا تێر ناکرێت ناکرێتە باوش و ماج ناکرێت لە داهاتوو ئەمانە کەسی ڕقاوی دەرەچن حاقدن ینی دایم بەڵێ ڕق لە دڵن و دایم میلی ئەویان هەیە کاری تونند و تویژ و ئەوە بکەن بۆ بۆی شتێکی شەیە تۆ چیت پێ بێ ئەوە بەخشی ئەم سۆز و خۆشەویستی نەدراوەتی ڕق و شەڕ و ئاژاوی دراوەتی ئەوە بەخشێتەوە کاتەوەسی تۆڵەکردنەوە بە ئەو منداڵە بەرامبەر بە خێزانەکە خۆی یاخود هەر لە شوێنی کارکردنی بەپی تەمەجازەکانی کە تێکەڵ بە کۆمەلگا بێت و کارەکات ئەم هەستی تۆڵەکردنەوەی لا دروستە بێ طبعاً ئەم هەسی لا دروستە بە شێوە لە شێوەکان وای لێ بۆ خۆشی بێتە بەڵا بۆ کۆمەلگە بۆ دایک و باوشی لە داهاتووە هەتا دەرکەوتوو ئەوانێکی ئینتیحاریەکەن خۆیان تەقێنەوە خۆیانە کوژن لە کۆمەڵێک کەس دەرکەوتوو ئەو کەسانە لە تەمەنی پێویستی مناڵیە دایک و باوک سۆزیان نەبوو بۆی خۆشەویستیان بۆ دەرنەبڕیوە ناچارە ئەمیش هەرق و ئەوە کۆبەتەوە خۆی تەقێنێت و خۆی کوژێ کۆمەڵە خەڵکی تریش لەگەڵی کوژێ ئەمە گرفتی گەورەیە هەتا دەرکەوتووە ئەوانی کە سۆز و خۆشەویستیان بۆ دەرنەبڕاوە دایم میلی ئەویان هەیە کاری توندکەن تند کاری زۆر ڕق و زبرکەن هەتا یەکێ لە زانەکان کە کتێبێکی نووسێت دەربارەوەی کە پێبازی پێنج زمانەکەی خۆشەویستی ئەکات ئەڵێ ئەوەی بە دوور بێ لە هەستی بەرکەوتن و شێلان و ماچ و باوش و خۆشەویستی لە گیاندارەکانە ئەو تێبینی کردو ئاڵێ ڕفتاری نامۆەکەن ئەمە ئینسانی جوانکان حتا بازی پشیلاکە ئەڵێ ئەو پشیلەی کە هەستی بەرکەوتنی نەبوو بێ بە کاتێککە بەشکەکەی هەیە دایکی زۆرنی لێسابێتەوە و ئەوانە ئەڵی وای لاتوە خەریکە خۆی لە ناوە بات تەدمیری زات یعنی خۆی لە ناوە بات حتاڵێ تێبینی کردو ئاڵێ لە مەیمون و لە سەگا کاتێکە ئەم بچکە بووە دایکەکەی باوکەکەی باغنی لێساوەتەوە زۆر بری نەکەوتووە بەرجەستەی ئەڵێ ئەو ساگە مامەڵەیە ئەکە ئاڵێ خۆی تووشی تەشەهوەکە ینی جاری وایە قەب گازەگرێ لە دەستی لە قاچی تا گۆشتەکەی دەرەکەوێت ئەمە وەکار ئەوەی جاری ئەمە بینیمان خۆم بینیمەوە سەگێکم بینی و مەسەن شتێکم بینی و سەرەکەی قبل خۆی گرێمەوە کارەکەی چی ئەڵێ بێبەش بوو لە سۆز و خۆشەویستی ئەنجا ئەڵێ چی ئەڵێ بە هەمان شێوە ئینسانەکانیش کاتێککە بێبەش بوون لە سۆز و خۆشەویستی دایک و باوک بەتایبەتی دایک ئەڵێ هەندی ڕفتاری هاوشێوی ئەواکەن جاری وایە تحریشی جنسیەکەن یعنی ئەمە گێچەڵی سێکسی ئەین جاری وایە سەرێکی ئەمە کوڕێکە لای مەکتەبی کچانە وەستی ئیتر ئەم گێچەڵ بە کچێ بکە یا کچێکی ترەیە پەیوەندیی تر مەسەن دروستکە لەگەڵ کوڕێکی ترە یان ئەیانێ هەندێک کەسی حتا لەوە باسەکە ئەڵێ کە ئەیانێ هەندێک جار دەمەچای ئافرەت ناشرینەکان بیشێوێنن بە شێوە لە شێوەکان ئەمە ئەنجامی چییە؟ ئەمە ئەو کوڕکچانی کاتێکە خەریکی گێچەڵی سێکسین و خەڵکی کۆمەڵێشتی نابەجێن ئەمانن حتمما ئەم کوڕێکی ئێستا لای مەکتەبی کچان وەستاوە دایک و باوکی سۆز و خۆشەویستیان نەداوەتێ سۆز و خۆشەویستی نازانێت چییە کەس پێی نەوتۆ تۆم خۆشێک مەسەڵەن کوڕەکەم ئاها ئەمیش ناچار هینێک دەرچووە لەوانەیە بڵێ بەخوا خۆشەویستیەکەی من لای ئەو کچە بێ لای ئەوە بێت ئەمە کاریگەری هەیە لە سەر ژیانیان ینی حتا لێکی لە توێژنەوەکاندا دەرکەوتووە کاریگەری خراپی ئەم کەسە جاری وایە کە سۆز و خۆشەویستی نادرێتێ کاتێک ئازارێکی بەرەکوێ درەنگ هەستی پێکات ینی ئەوەنە نامڕتاحە کاریگەری لەسەر ئەو بەشەی ژیانێ بێت بۆیە توانین بڵێن سۆز و خۆشەویستی زۆر گرنگە بۆ داهاتووی مناڵەکانیشمان من باز لە پێدانی سۆز و خۆشەویستیەکەم بەرامبەر بە منداڵ لەلایەن دایک و باوکانەوە بەڵام گەر بکرێت و زیادە ڕۆی بکرێت لە پێدانی ئەم سۆز و خۆشەویستی ئەو منداڵە بەروکوێ دەبا جوانە تەمان ئەمە دانراوە هەنی لە ڕووی بە خصوصی تەندروستیەوە دانراوە ئانی ئەم پەیوەندیە چۆن بێت تەمان مناڵی شیرەخۆرە تا نزیک 2 ساڵ و نیو
زانەکان باسەکان دە بۆ 20 خولەک ئەم ئینسانە پێویستە بەرکەوتەی هەبێ بە ماچ و لە باوەش و خۆشەویستی دە بۆ 20 خولەک ئەمە کافی ینی جاریوێت و مەسەر ئەم ناڵە چەند جارێگری ماچێکی لەگەڵیکتە باوەشت چەند خولەکێکە بە بەو شێوەیە ئەمە چەند جارێکە هەموو شتی تەمە زیادە ڕێوێکی خراپە ئەگەر ئەم زیادە ڕێوی زیادە حد بۆ ئەم ناڵە وای لێ بە شێوەیەک لە شێوەکان ئەمەە بۆی دەربڕاوە دوای لە ئاخرە تووشی گرفتە بێ بۆی لەم سنوورە بەڵام یەک شتەی حەزەکەم ینی باسیەوە بکەین ئەم سۆز و خۆشەویستی کە دەرەبڕێ زۆر کەمە چکە لە جیهانە ئێستا ئامارەکان زانی چیمان پێڵێن هەڵی لە سەتا خەڵک لە سەتا 20 خەڵکی ئێستا لە جیهانە برسین یعنی پێویستیان بە خۆراکە بەڵام لە سەتا 90 خەڵکی ئێستا لە جیهانە بە کوردستانی خۆشمانەوە تونی خۆشەویستین نەقسی ماچ و باوەش و پێدانی سۆز و خۆشەویستیان هەیە ئەنی ئەمە زۆر کەمە ئەنی تەسەوەر کە ئێستاکینە با بڵێن کاتی هەزارها مثلا قوتابی کاتێک ئەچێ بۆ قوتابخانە ئایا دەبێت بزانێت پێ ئەمارە لە 190 دایک و باوکان ماڵەکان مەز نەکرد و کاچێ بۆ قوتابخانە کاتەکەیەتەوە لە 190 یان ماچی ناکەن سادەیکن ئەمە نەقسمانەیە گرفتمان هەیە لەوە ڕۆوە کاتەمە بە ڕفتاری درستی دایک و باوک دادەندرێ بەرامبەر بە منداڵەکانیان ئەگەر زیادە ڕۆی بێ ڕفتارێکی نادروستە بەڵام ئەوەی من تێبینیم کردو ئێستا ئەمە نەقسمان هەیە طبعا حتى شتێکی تر هەیە ها باسی واکرێ مناڵی حەزانی پیاڵن ها حەزانە طبعا حیضن بە عەرەبی یعنی لە باوەش یعنی مناڵ لەو تەمەنەیانی پێویستی بە باوەشی دایک و باوکە دەبێت زۆر نزیک بێ بەڵام ئەڵێن ئەم مناڵەکەم گەورە بچۆتە حەزانە قەچۆتە حەزانە خۆی لەزم ینی ئەم مناڵ ینی باوشە سۆز و خۆشەویستیە دەبێت تۆ ئەوالی نزیک بی نەک بینیتێ دەرەوە بخۆی ئەمەش گرفتێک لێ دروستەکە بداهاتووە کە ئەو سۆز و خۆشەویستی بخۆی نەقسەوێ لەوێ دەوترێت منداڵ لە 2 ساڵی بەرەو زیاترەوە ئەو منداڵ و تەمەنە بەرەو زیاتر بێ فێر ئەبکرێت چۆن شازی مامەڵەکردن بکات بۆ منە کە شتێک ئیخۆی نەبێت برز بکات بە لە خۆی گەورەتر یاخود بە دایک و باوکی یاخود کە خواردنێک لە بەردەم خۆی دابێ بێ خواردنی بەرامبەرخوا بێ پرس بکات ئایا ئەمە دروستە منداڵ و کاتۆ شازی مامەڵەکردنی فێر ئەبێت لە هەمان کاتدا سەرڕای ئەو سۆز خۆشەویستی کە دایک و باوک پێ بەخشن بەڵێ حەزەکەم ئەمە ببەسمەوە بە شتێکی ترەوە طبعا زانەکان بۆیان دەرکەوتووە ئەگەر توێ ڕفتارێک لە مناڵەکە تا بچێنیت سۆز و خۆشەویستی دەرێ ئەیکات یانە توانین بڵێن سۆز و خۆشەویستی کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕفتاری ئەم مناڵە باش بێت چۆن کاتێک کە تۆ مناڵەکەت ماچی کردووە لە باوشیەکەی خۆشەویستی بۆ دەرەبڕی ئەمانە کاریگەری هەیە کە هەستەکە دایک و باوکی ئەمیان خۆشەوێ لایەن مهمە کاتێکە ڕێنماییەکەن بۆ شتێک یەکسەر بە قسەیان نەکات طبعا بۆ بوونی ڕفتارەکە تەمەزانەکان باسەکەن کە تا نزیک تەمەنی 5 ساڵی 6 ساڵی زۆربەی زۆری ئەو ڕفتارانی لە مناڵ و کاتەیە ئەچێنرێت تەواوەکەی ینی بۆیە ئەگەر دایک و باوک بتوانە سۆز و خۆشەویستی باش دەن بە مناڵەکە ئەتوانن چی ڕفتاری باشی بیچێنتیایە و کاریگەری هەیە و باشیشی بیچێنتیایە بەڵام ئەگەر دایک و باوک دایم جنێ و دەنگەدەنگ شەڕ خەریکی نەقەت بن لە مناڵەکە ڕێنماییشیکەن بۆ کۆمەڵێ شت بەحسە ئەمە مناڵە نایکات کاتە دەکرێت دایک و باوک مەبەست ئەوەی لە ڕێگەی ئامۆژگاری و ڕێنماییەکانەوە منداڵەکە ئاراستە بکەم بۆ جۆرەی کە ئەیانەوێت ڕێنماییەکان گرنگە کاتێک کە بڵێم فڵانشت باشە بیکی بەڵام دەربڕینی سۆز و خۆشەویستێکی بۆی زۆر گرنگە طبعا ئێمە هەمومان نەکدای ینی مناڵ بۆ دایک و باوک تۆ مەگەر ڕقل لە کەسێ بێت بە قسەی ناکەیت شتێکی باشیش بێ بە قسەی نەکەیت مەگەر کەسەکەت خۆش بوێ لەوانەیە شتەکە تۆزە قورسیش بێ بیکەیت ینی مناڵیش کە مادام ئەزانێم دایک و باوکە ئەمیان خۆشەوێ ئەی کاتە باوەشی تون بە خۆیەوە ئەیگوشێ دڵیان بێکەوەیە مەسەرەن ئەمەوەی لێکە کاتێک کە ڕێنمایەکە جێبەجێیەکە لەسەر چاوانی چۆنە ئەتان بڵێن باقی سۆزداری باقی خۆشەویستیەکەی ئەگە پڕ بوو ینی پاریتیا بوو ئەتوانی ئیشی پێ بکات ئەنی ئەم مناڵە ئەگەر ئەوەنە ماچ کرا بوو ئەوەنە لە باوەش کرا بوو ئەوەنە خۆشەوی خۆشویسترا بوو باقی سۆزدارەکەی پڕ بوو کاتێکە پڕ بوو ئەتوانیش تشتی پێ بکڕیت بەڵام کاتێک کە تۆ سفر بوو تا ئێستا لە ژیانیا ماچی ماڵەکەم نەکردبێ و لە باوەش نەکردبێ و لەگەڵ یا زۆر نزیک نەبوو بێتی یا مناڵ بە قسەت ناکە بۆ لەوێ ڕاستی دەگە و سفرە خۆشەویستی تۆ بۆ مناڵەکە سفرە لێرەیە ئەمە کاریگەری گەوری هەیە من حەزەکەم شتێکی تر ینی باسکەم لێرەیە کاریگەری مەسەرن ئەم پێدانی سۆز و خۆشەویستی لەسەر کەسی هەرزەکار ینی جاری وێڵێ کەسەکە گەورە بووە کوڕەکەم کچەکەم گەورە بووە تا 15 ساڵ پێویستی بە سۆز و خۆشەویستی نیە ماچی بۆ چییە زەلامێکە ژنێکە واڵێن تاوان ئەمە هەموو قسانێکی یەکەین بۆ کەسی گەورەش دروست ینی دروستەوە ڕاستە بەڵام بۆ هەرزەکار مهمتر بۆ لەبەری کەسی هەرزەکار تا 18 ساڵ وتمان چییە ئەم کەسە ئەبێ بە مناڵ هەر مناڵە
بەڵام تەمەنی 12 تقریبا بۆ 17 ساڵ هەرزەکاری پێوترێ لایەنی عاتفی و سۆزی زیاد سریع گەشاکە لە چاو عەقڵیەوە بۆی لەن ئەم لایەن و سۆز و عاتفە کاریگەری جارێ خراپ دروستەکە یان نەرێنی دروستەکە گەوریای نەبی ئەم لە ماڵەوە دایکی ئەڵێ ژنێکە کچەکەم پێویستی پێی نییە ڕقم مەسەلەن زەلامێکە پێویستی بە ماچ و سۆز و خۆشەویستینەکە پێویستی پێیەتی جارێکیان کەسێکی دەوڵەمەند کچێکی بێ کچێکی هەرزەکە لە دوای 15 ساڵە پەیوەندیکی سۆزداری لەگەڵ کوڕێکە مەسەلەن دروست دەکات ئەمیش هەستەکە ئەم باوکە بە حسابی خۆی چی ویستووە کچەکەی بۆی کردووە ئەچێ بۆ لای کەسێکی پەروەردەیی ئەڵێ مامۆستا ئەم کچەم تووشێم کێشەیە بووی چی لێ بکەم چۆن حەلیکەم ئەویش پرسیارێکی لێکە ئەڵێ ئەم کچەی تۆ قەت چووە لە تەنەگەی زبڵی ماڵە جیرانەکەتانە نانەڕق بێنێ بیخوات ئەڵێ مامۆستا قسەی چیەکەیت من هەر ئەو ساری کە بۆ کچەکەم کڕیوە لە پاری خانەکەی تۆ زیاترە یاڵێ ئەمیش ئەوەمەوێ تەواو کچەکەت برسی نییە تا بچێ نانەڕق خۆکاتەوانێ لە تەنەگەی زبڵی ماڵە جیرانەکەیە بەڵام دڵی بێبەشە دڵی نقصانە لە خۆشەویستی ئایا تۆ ڕۆژانە دووجا کچەکە و گرتۆ ماچیکەیت کردە باوەشت بەساقۆ بە قوربانی بیت ئەمەی نییە ئەمەی نەقسە کاتێک کە نەقسی هەبوو ناچارە چی لە تەنەگەی زبڵی جیرانەکەی بۆ خۆشەویستی گەڕێت یعنی تووشی لادانە بێ کوڕیش بە هەمان شێوە ئەنی کاتێکە کەسێک ئەڵێ من تۆم خۆشەوێ دنیای لایەتەوە یعنی چی مهمە چکە تا ئێستا نەیبیست و خۆشەویستی ئەنی ئەمە کاریگەری گەورە کاتە سەرەوەی کە داهاتووی ئەم کچە ئەم کوڕە باش بیان خراپ بێت باسمان سوکەوتی ئەڕوا مامەڵەی و پێدان خۆشەویستی دایک و باوکە بەرامبەر بە منداڵەکان بەڵام تا چەند گرینگە مامەڵەی دایک و باوک لە نێوان خۆیاندا بەتایبەت بەرامبەر بە منداڵەکانیان کە منداڵ کەینێکی لاسایکردنەوەیە کە ئەو جۆرە هەندێک گفتوگۆ و یاخود ناکۆکیەکانیان بەرامبەر بە منداڵەکان دەرنەبڕن تەنها سۆزیان بەرامبەر منداڵەکاندا ببەخشرێت بەڵێ تاوان ئیچلەوە کارانە کەواکە لە دایک و باوک کە بتوانە سۆز و خۆشەویستی دەربڕن بۆ مناڵەکەی یان کاریگەری لەسەر مناڵەکانی هەبێت لە داهاتووە چکە حتممە ئەگەر دایک و باوکێک لە مناڵیەوە وا ڕانەهاتی بێ سۆز و خۆشەویستی بۆ دەربڕابێ یان خۆی وارێ نەکاو خۆی ڕانەهێنێ بەخول بە معلوماتەوانە ناتوانێت دەری بڕێ کە دایک کە مناڵێک بۆ شەیە پەروەردە بوو سۆز و خۆشەویستی بۆ دەربڕا لەلایەن دایک و باوکەوە کە گەورەشە بن بۆ مناڵەکانی هەمان شتەکەن دووباراکەنەوە ئەمە کاریگەری هەیە دایک و باوکێک خۆی پەروەردە نەبوو بێ سۆز و خۆشەویستی بۆ دەرناوڕابێ حتمما جڕخۆکینە دروستەکە ئیلا یا دەبێ گوێ لە بەرنامێکی ئەوهایی بێت یاشت بخوێنێتەوە یا گەشە بەخۆی بە بۆی ئەم کاریگەریە دروستکە بۆی هیچکە داهاتوی خۆیان و مناڵەکانیان باشتر بێت ئەمە زۆر مهمە دایکێک باوکێک لە بەرچاوی مناڵەکان بێتتر بن خۆش من تۆم خۆشەوێ تۆ مەسەن هاوسەری منی من تۆم خۆشەوێ ماچی ناوچەوانی کە ماچی ڕازی بوون ماچی ڕێز ماچی خۆشەویستی ئەمانە کاریگەری گەورەی هەیە یعنی نەک هەر شەڕەکانیان ئەبینن بەس ژنێوەکانیان نابین بە یەکەوە ئەمە شتێکی خراپە کاتێکە ئەم مناڵە ئەم باوکای بینێ دێ ناوچوانی خێزانەکەی ماچەکات ڕۆمەتی خێزانەکەی مات دەستی ماچەکە تۆماندی تۆی لاشی تۆم خۆشەوێ ئەمە کاریگەری لەسەرێک ئەم ماڵەش فێر بێ لە داهاتوە لای عیبە نەبێ ئێستا خۆشەویستی کاتێکە باسەکرێ لە هەندێک کەس عیبێ من چۆن بڵێم عینی لە بەرچاوی مناڵەکانم بە خێزانەکەم بڵێم تۆم خۆشەوێ عیبێ ینی ئیلا مەسەن بۆ کۆمەڵەشی تر لێک دراوەتەوە کە ئەمە زۆر گرنگە کە ئێمە بینایان بنیادی مناڵەکانمان لەسەرەوە دابنین و با پەروەردەیکەین. زۆر سپاس بۆ کاگلاتیڤڕەوە ڕاهێنەری ڕێشنبەری تەندروستی سپاس بۆ زانیارە پرسوودەکانت و ئامادەبوونت لە بەرنامە بین بەشکردان. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی خۆش.